بینەر و بیسەری بەرنامەی هەفتانان لە کوردستان 24ەوە ئەم کاتتان باش لە بەرنامەی ئەم جارشتا کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون تا کۆتایی لەگەڵمان بن. لە هەولێر کۆمەڵەی ئارەزومەندانی کۆتری نامەبەر خاوەنی زۆرترین کۆتری نامەبەرە لە هەموو جیهان. هاوڵاتیەک با ڕێگەیەکی کۆن و تایبەت کە ڕێگەیەکی کۆنی باو و باپیرانە ساڵانە بەشێکی زۆر لە بەرهەمی شیر دەکاتە پەنیر و ژاژی. هەندێک جار باڵاپۆشی نابێتە گرفت بۆ نزیک بوونەوە لە خەونەکانی مرۆڤ، هەر بۆ یەکچێکی خەڵکی سلێمانی سەرڕای باڵاپۆشیەکەی خۆی فێری سەمای بالێ دەکات. ئەگەر خولیای گەیشتن بە خەونەکانت هەبێت هیچ بربەستێک ناتوانێت بتوەستێنێت. خولیا و حەزەکانی ئەسما بۆ سەمای بالێ وای کردووە کە بتوانێت بەشێک لە بربەستە سەختەکانی ژیانی خۆی تێپەڕێنێت. ئەو کاکچێکی باڵاپۆشەوە لە خانەوادەیەکی پابند بە ئاینەوە هاتۆتە دنیاوە، بەڵام توانیوێتی لەگەڵ ئەوە حەز و خولیاکانی خۆی بۆ سەمای بالێ پەرە پێ بدات و ئێستا لە خولێکی ڕاهێنانی سەمای بالێدا فێری سەمای بالێ دەبێت لەگەڵ هاوڕێکانی بەبێ جیاوازی وەمەش توانیوێتی ئەو بە بەشێک لە خەون و خولیاکانی خۆی بگەێنێت. من ناوم أسماء مهدي، تمنم 19 ساڵە، دانیشتووی شاری سلێمانیم و من تقریبا لە ساڵی 2018 ساڵێک ئەوێ تقریبا دەسم کردو بە سەمای بالێ لە گروپی لەیزین و ئەم گروپەم ناسی بەهۆی یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە سودفە ڕۆژێک پێچی گروپەکەیانم بینی، ئیتر منیش حەزم کرد بێن فێری ئەم ئیشە ببم وەکو تەلبانی تر، بەڵام کاتێک کەسەی خۆم کرد سێرم کرد من ئەوە محەجەبەم و تازە حیجام کردو و ناتوانم لەبەر بالێدا بکەنم، کەس نازانی منە تا چەندێک مستەبرە بم لەسەری. ئیتر پەیوەندیم بە مامۆستا کردو و کەسانی کە لێرەون، ئیتر وتیانمە هیچ مشکلەیەکمان نییە گەر سەبەبێک هەبێ ئێمە تۆی وەرنەگرین لەسەری، لەبەر ئەوەی تەمەنت گەورەیە تۆزە درەنگە بۆی دەست پێ بکەیت. خۆم هەر لە مناڵیەوە حەزم لە تەمرین و وەرزش و سەماکردن و مۆسیقا و ئەم شتانە هەبووە و ئیتر کاتێک کە زانیم لە وڵاتی خۆشمانە بالێ هەیە، زانیم کە شتێکی زۆر باشە بۆ مێشک و بۆ جەسەد و ئیسفادەی زۆر هەیە، ئیتر ئاوا دەستم پێ کرد. من دایک و باوکم لە ماڵەوە کەسانێکی متەدەینن، بەڵام من کاتێک کە بۆیانم باس کردوتم من ئەمەوێ سەمای بالێ بکەم و فێری سەمای بالێ ببم، بەڵام ئەمێ بە حیجابەوە بیکەم، هیچ ڕێگریەکیان نەبوو، بەلایەنەوە شتێکی زۆر سیر نەبوو، لەبەرەوەی ئەوان من لە هەموو کەسێک باشتر ئەزانن و ئەزانن من جیاوازم لەوانیان لە کەسانی تر و احترامی ئەو جیاوازیەی من ئەگرن و پێیان وایە کە پێویست ناکا ڕێگری من بن. ئێمە سەرەتا کە ئەسما پەیوەندی پێوە کردین وتی کە ئێوێ ببێتە ناو گروپەکەمانەوە، قسە لەگەڵ مامسۆڕ و باکەرەوەیش ئاگاداری کردەوە کە ئەو باڵا پۆشە و ئەوێت ببێتە ناو گروپەکەمانەوە.
سەرەتا چاوەڕێ ئەوە بکەیمە پێ بڵین ناکرێت یاخود نابێ بۆ هونەری ئێمە بەڵام ئێمە هیچ ڕێگرێکمان لێ نەکرد چکە ئێمە وای دانێت کە چۆن هەرموو هونەرەکان بۆ هەرموو کەسێکی کۆمەڵگایە چ بە زەعیف بێ بە قەڵۆ بێ بە باڵاپۆش بێ یاخود بە هەرچنەوە ئایبێت هەرمووی ئەتوانم بڵێم بەپێ ئەوە ئەوانیش ئەتوانن ڕێگایان پێ بیرێن کە لە هەموو بوارەکانە فێر ببن. هاوڵاتێکی خەڵکی زاخۆ یەکێکە لە کۆنترین دوکاندارەکان و ماوەی زیاتر لە 6 ساڵە لە بازاڕی کۆنی زاخۆ کە ناوی سیکاتاریە کار دەکات. ئەو پیاوە تەمەنی 80 ساڵە و زۆربەی پیرەوەریەکانی و بازاڕی لە بیر ماوە تەنانەت ناوی هەموو ئەو دوکاندارانەشی لە بیرە کە کاتی خۆی لەوێ کاریان کردو ئێستا لە ژیاندا نەماون. هەروەها ئەو باس لە پێکەوە ژیانی جوولەکە مەسیحی و مسلمان لە بازاڕی کۆنی زاخۆدا دەکات و دەشڵێت کە ئەوان توانیانە بە پێکەوە ژیانێکی ئاشتیانە لەوێ پێکەوە بژین. ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەم پیاوە بەتەمەنە هەمان سۆپا بەکاردێنێت ئێستا لە وەرزی زستاندا کە پێشتریش کاتی خۆی و لەگەڵ دەستپێکی کردنەوەی دوکانەکەیدا بەکاری هێناوە. أبا أبدي كمان حمية من أغلبية فروتن دكان تقول فروتن حمي هذا شيء صلاة البيت كمان تقريبا نزكي شيء صلاة أنا أفتش ثانية هم تبرد عن توريشين بانتشتا تيكوا قصابة الفيري ببري أبا زوجها قصاب ذبين وحدود البيبة تربين وجهي تيكوا جيوجي أبل بشوارعي بي فقط صوبتون يجيو أبل فيري بين أب شوارعي هني نبتد بي أو نبي هنجي پاره اپارت دوکایت ملکی دیم پاره ما یه بری بین ملکی ما پی کرو پیشینگی بین یه صدامی پیشینگی یه طبع اینون دریو ما پوین پیشودت کرد اما من على الدين انجليزيه 6 سال عمري بي بتر يعني زمان الملكي بي بينجي يتنجيو بين بينجيو صولت بينجيو هي بشي الصوت بتلا هاوڵاتێکی شارۆچکەی حاجیاوە نزیکەی 40 ساڵە کاری پینەدۆزی دەکات و خەرجی خێزانێکی نۆکەسی لەسەر کارەکەی دەستەبەر دەکات. مام شەفیق کاتێک کە دەستی بەو کارە کردووە لە تەمەنی لاوەتیدا بۆ ئەو کاتە سەردەمی شۆڕشی ئەیلول بووە. ئەو دەڵێ کە تا ئێستاش لە کارەکەی بەردەوامە هەرچەندە کە پیشەی پینەدۆزی لە کەمیداوە و کەس بووە بەڵام خۆشحاڵە کە توانوێتی تا ئێستاش لەسەر کارەکەی خۆی بەردەوام بێت. نایشانم شەفیق نەجم محەممەد ئەمین لە کۆی ئیشم دەکرد بەڵاس ئەو کاتی شت هەرزان بوو بڵێن پیڵاوەکمان مزمارەش دەکرد بە 9 دیناری پاژنێ پیڵاوەکمان تێدەگرت بە 9 دیناری ئەوە ناوفەڕشێک بە 350 بوو ئەوە وردە هاتووە هەتا ئێستا تای سارەی هەبوو تای سارەی قەدیم هەبوو وەک تای سارەی بوون ئەوە دانتاشی و داکردنە پێڵاو لەسەر ئەو دەستگانە دامان دەکوتا جا پایزانیش لەگەڵ پاییزدا دەهات ئەو برادەرە بۆ خۆی دەزانێت ئەو پێڵاوە هەڵدەگەڕایەوە لەو لاقانەی خۆت دەدا ئەلەوانی خۆت دەدا دەبووە برین حتا بارانی پەڵەی چانە دەبووە حتا بارانی پەڵەی چانە دەبووە ئەنجە دوها چا دەبووە بەڵام وڵا شتی واش نەبوو ناوفەڕش هەبوو ناوفەڕشی پێڵاوی هەبوو بزمار هەبوو بزمار ڕژمان دەکردو خۆدەرە هەبوو پیان نەدەکردرا بە 4 دیناران ئاوا بوو ئێستا ئیشی خۆشترە ئێستا ئیشی خۆشترە بۆ ئیش خۆشیە زۆر خۆشترە ئێستا لە وای قەدیم بەڵام ئەوەی قەدیم یعنی بە قووەت بوو زۆر بە قووەت بوو یعنی بنە پێڵاوی ئاوامان پێدەدرو بۆ مەکینەی بەس ئێستا پێی نادروێ سەدەبێ بە تەقەڵی دەستی بیدوینە ئێستا بڵێن ئەوانە بە تەقەڵی دەستی دەدروین ئەو کاتی ئەوەشمان بە مەکینە ئەڵمانیەکەی دەدرو سونگەر بوون
پیان دەگوت ئەڵمانی بەس ڕقەمەکەی سونگەری لێ نووسرا بوو پێڵاو ما پێدەدرو بۆ قورئانەی ئێستا ئیشەکە یعنی قەزیە بزمان ڕێژ هەر نەماوە قەل بەدەگمەن هەمووی تەقەڵی دەستیا تا ئێستا پێڵاوەکم دەست خەرە نەبوو لەدەست هیچ مشتێریەکی لەگەر هیچ مشتێریەکی دڵمان لێک عاجز نەبووە تا ئێستا وەتی حاجیاوە هەیە یەکەم کەس ئەمە لێرە بوو هەموو حاجیاوە شادە هەموو حاجیاوە شادە یەک کەسی تێدا نەبووە لە پینە دۆست لە خۆم بەوناوە هەتاوەلچینێ لە ماڵێ نییە لەسەر بەتانیە دەکەوم دەمەنەکەم دکتۆری هەتا ئیشەم پێ بکرێ هەر دەیکەم چونکە دەزانی لەبەرچی دەیکەم لەبەر ئەوەی ئەمن نانم لێ خواردووە یەکەم نانم لێ خواردووە تقریبان 18 منداڵم گەورە کردوون هەموو بەو ئیشەی چکە معاشمان نییە بە هاوڵاتیەکی گوندی سەرگەلی لە دەڤەری ئامەدی بە شێوازێکی زۆر جیاواز و بە تام و چێژێکی تایبەت پەنیر و ژاژی دروست دەکات ئەو دوای خەستکردنەوەی پەنیر و ژاژیەکان دەخاتە گۆزەیەکەوە و لە ژێر زەوی هەڵی دەگرێت بە درێژایی وەرزی زستان بەفرسەر ئەو کۆزانە دەگرێت و دواتر لە وەرزی بەهاردا دەریدەهێن و بەکاری دەهێنن بۆ ماوەی 4 مانگ لە ژێر زەویدا و لە ژێر خۆڵ ئەو پەنیر و ژاژیانە دەتوانن بە شێوازێکی تایبەت دروست ببن و ئەمەش وای کردووە کە تایبەتمەندیەکی جیاوازی پەنیر و ژاژی لە دەڤەری ئامەدی بۆ کڕیاران و بۆ گەشتیارانیش بەرهەم بهێنرێت. از شیروان رشید زینالدین خلک گنده سگری دوران هلی از روبیم من افکاره حتی سریم دو گلا جو دوی بوین مد گود ام جوجی و پنیر و تشت خوخرا ام بخود کنت کلوس که جوج دو ما گنده کبی گنده درگینی تاتن دو سه تگ بین جار بودینون جوجی خود کنه بن آخه و ماجی چند بری چند سالو یعنی ماج جوجی خود چت که ما پنیر خود چت که پاییزه دو خود گیرین دو کنت مجمع دو از ما مفکر خود خوده و تماوی کتامادی از روی من افکاره برادری که من هبیه چون در بوم کلوسه که جوجی چه که متبو جوجی جرا که اینا روی من جری خوب پاییزه پاکش که سر و برکر و شبکه از پسند خواهاتین ما بوم داگت بچکن بچه جوجی داو چکه داو پشنگی جوجی گرت و پنیر خریه خمالی یم بخو چکم ام چون گیاه اینا گیاه تن چیا بس ام خواهد چینیزی چه زحمت دانی نه یا با پیرن مخری افشولت کرد محمد شیره دکنم مشک ده مشک خود کن وقتی مشک که ده پنیر خود گیرن جاجی خود گیرن یعنی گلکو باسیته اوه باز وگوه و باسیتی نه کنه پیشوید خواه همه ده چند دکانه ده چون معلبات اینه معلبات نزانن کنه معلبات چند وقتی مایا چند مایا دوباره نه وقتی اون نیت کنه و اول نه اول دسته دویات دوزانی صد ساده اول خمالیه و چه ایش و چه عادی ان شاء الله زینا چه بن خودی کیم بی دوزانی وقتی چلی هاتی یعنی وگوی برای مخری بیا کتیا راتبی وقتی برای کتیا راتبی برای خانه دو بازو حیوانا یعنی شوله دستی خواه که شوله دستی خوب بگیرن اکید ده راتبی و دکان هلید بس ده است تقابل بسته خواه اما ده وقتی که چشته دوامه که و ده هت بعد راتبی خواه که چشته دکانه بس هک پشت راتبی جی پشت دوام خوشی هک ابخو کاری که کندی تعب خزانیتن والله ما کلوس که خودی عندك تيرن صول بصول جتيرن تشيلينو هيتن بس ما صول بصول مروف بايزي زي دي بوكتا بن اخر وقت مروف جاري خوكيرا بن اخر وقت تاكي زوني بافرو هات طوم ترا جاري مروف رطوبات خوشتا تيشتريت طومي خوشتا مروف تشلاي دو بخو بينيتن يعني ازنا خدي وقت من فيغو 5 كيلو 6 كيلو تبيد مدهك خوش ده تشتين ما خوش بنو نحتاج تو تشتشك همون نون و جوجي و تشاو بانير خو بخوي
تبقي مرتاح تبي صحة تبي تأكيد جار نرجع ترى جار آخر قرين طموي خوشتله تبكي دول که نایلونی چطور نایند برای چرا که پسمانی که میشه عین نسایی عیو پازو حیوانه بی بخو افتش کری که بی بناخه و یه ورزی که بی دول کی دا بس فکرم گفتی والا من اکو هدی دول کی دا بید نه ولی من دول کی گیری که من مجموعی دادم من همون من آسونه و من کلا جاری اكيد هاديش ما سري وكي خو سري وكي بنوي الحمد لله سلامات الحمد لله کۆتری نامەبەر کە لە مێژوو و چیرۆکی عاشقان داوەکو سیمبۆلێک باسی لێوە دەکرێت. ساڵانە لە جیهاندا پێشبڕکێی کۆتری نامەبەر ئەنجام دەدرێت وەم پێشبڕکێیە لە شاری هەولێریش بەڕێوە دەچێت. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە شاری هەولێر لە پێشەوەی هەموو شارەکانی عێراق و ئەو وڵاتانەیە کە پێشبڕکێکەی تێدا ئەنجام دەدرێت. سەرۆکی کۆمەڵی ئارەزومەندانی کۆتری نامەبەر دەڵێت لە ڕووی زۆری ژمارەی کۆتری نامەبەرەوە هەولێر لە پێشەوەی هەموو شارەکانی جیهانە. من ناو شوان ئەنوەر سەرۆکی کۆمەڵی ئارەزومەندانی کۆتری نامەبەری هەولێر لە شاری هەولێر ئێمە وەکو کۆمەڵەکەمان ساڵانە پێشبڕکێی کۆتری نامەبەر دەکەین کە بە ئەسڵ ناوی خۆی نامەبەرە بەڵام وەکو ناسراو لە ناو خەڵکی کۆتری زازلە ساڵانە 6 سیباقمان دەکرد بەڵام ئەو ساڵ توانیمان بە حکمی ئەو جیهازێک کە ئێمە هێناوانە جیهازی بڕاگۆنە کردمانە 10 سیباق یەکێکین لە گەورەترین کۆمەڵەکانی بەبرن نادیەکانی هەموو عێراق یەکێکین لە گەورەترین هیچ منافسەیەکمان نییە لە ڕووی سورعەتەکان لە ڕووی مەسافەکان لە ڕووی کاتەکان کە ئەمە لە سیباقەکان ئەنجام دەدان بەڕاستی هیچ منافسێکمان نییە لە عێراقی و باوەڕ ناکەم وەکو نادی بەتەنێ لە هەموو دنیا لە هەموو جیهان بەتەنێ 5,000 کۆتری بەتەنێ چکە ئەمە نەفەرمان زۆرە مەسەن نادی لە هۆڵندا هەیە 30 نەفەرە لەوانە 500 کۆتری هەبی 1000 کۆتری هەبی لە بەلجیکا لەوانەیە ئەم نادی دەرێن بەڵام وەکو دەمز زۆر لەمە زیاتریا هەیە مەسەرەن چەند نادێک خۆیان لێک بدەن زۆرە بەڵام وەکو بەتەنێ تەنها یەک نادی کەس هەندیمەی نییە ینی ئەمە منافسەی دەکەن لە ڕووی عەدەدی لە هەموو دنیاە ئەم کۆترە کۆدێکی لە پێەیە کۆدەکە عەڵقەکە GPS مەسەلەن کە لێرە داخلی دەکەن لەگەر ئەو عەڵقەکە لە پێیتی عەڵقەکە کەپسە ینی عەڵقەکە لە پێی نابتەوە کە عەڵقەکە تێخست کۆدەشی لەسەر عەڵقەکە لەگەر کۆدی ئەو GPS کە لە گەورەی لە پێی دەخسترێ ئەوانە ڕەبت دەبن یعنی خینەوەی ئەو کۆدا ئللا ئەو عەڵقەی دەخینتەوە ئەو ڕقەمەی داخلی ئەو کۆدەی دەکەیت دوای ئەوەی کە گەیشتە شاری بەغدا لە پشت بەغدا منتقەکێ ناوی حەزیزیەیە لەوێ هەموو نادیەکان ئەو نادیانێک کە لە سیباقی دەمزی ئەم جارەیان کە مشارەکە هەمومان دەچین لە شوێنی مەبەست لە چیلۆمەترەکە هەمووان لەوێن دەر ئەمە GPS-مان هەیە لەوێ چیلۆمەترەکە لێ دێن لە بۆ هەولێری ئێمە وەکو نادیمە وەکو کۆمەڵی مە GPS-ەکە لەوێ لێ دێن لە ناو شاری هەولێر چەند چیلۆیە کە سیارەکە ڕاوەستە لە یەک وەختی لە یەک تایمی لە یەک سانیە لە یەک دقەی هەمومان دەرکەکانی کۆترەکان پێکەوە بە یەک ئیعاز ینی یەکێک ئیعازەدا و تەسویرش دەکرێت هەمومان پێکەوە دەرکەکان دەکەینەوە کۆترەکان هەموو پێکەوە دەبی دەربسن یعنی نابێ هیچ کۆترێک هیچ نادیەک تاخیربی لە نادیەکەیتکە دەبی پێکەوە کۆترەکان دەربچن پێکەوە کە دەرچوون کاتەکە لەوێ ئیساب دەکرێت دوای ئەوە ئەمە ئێوارەکەی هەر هەمومان مەوعیدێکمان هەیە لە ماوەی ساعاتێکی هەمومان ساعاتەکان دەینەوە لای لوزنە لە لای لوزنە ئینجا لەوێ
بەرنامەمان هەیە و کۆمپیوتەرمان هەیە هەموو لاپتۆپمان هەیە هەموو شتەکان هەروەها جیهازی تایبەتمان هەیە هەموو سعاتەکان داخلی لاپتۆپ دەکرێت لەگەر بەرنامەکەلێ دەی هەموو تەرتیبەکەندۆ دەکات چێ یەکەم دەبی شێ دووەم دەبی چێ سێم دەبی ئەوە بە بەردەوام سیباکانمان پشتەکەیەکەمان بەو شێوەی دەبیتن. من وەکو ساحب چایخانە گۆڕەس عەبدوڵڵا ماوەی 22 ساڵە ساحبی ئەو چایخانەیە کەوباز لێرە بوون جەماعەت ئێوانەی کە خولیای کەون بە خێوکەری کەو ماوەی تقریبان 9 ساڵیشە کۆتری نامەبەر جەماعەتەکی زۆرن ئەوانیش خولیای ئەو تەیرەن دێنە ئێرە پێشبڕچەی لێرە ساڵانە دەکرێت چەند ئەرکێکمان ئەستۆیە کاو پێشبڕچەیە دەکرێتن وەکو برەی سڕەدانانە ئاگاداری کۆتر بردنە کە و کۆترەی لە زۆری ختم دەکرێت و ناو ئاویەی زۆر ئەرچیتکەیە لە ئەستۆمانە ئەوانە جێبەجێ دەکەین ئەو کاتەش کە دێتەوە سعاتەکە دێتە لایما ئەو سعات لە کۆمپیوتەر دەدرێتەوە یەک خاوەنەکانی وەری دەگرن و نەتیجەکان دەزانن. بەنسبەت کۆتا سیباقمان کە دەیەم سیباقە ئەو ساڵ ئەنجامی بدەین ساڵانە هەموو ئاخر نقطەی سیباقمان لە فاوە فاو لە بۆ ناو هەولێرێ 810 تا 815 کیلۆمەتر زەویە و دەستخۆشی لەو برایانەی جنوب دەکەین ینی برادەریمان هەیە زۆر هاوڕێی زۆر باشمان هەیە لە کاتێک کە ئەمە دەگەینەوێن دەر لە هەموو شارەکان هاوکاریەشی تەواومان دەکەن. هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.